کێشەی نەبوونی داراییە. دارایی هۆکارە بە ئەوشتان جا لەم وڵاتە ئەگەر بێت و واقع بێ ینی ڕاستی دەستێژ شتێک بدەی ئەمان واقعیان ناوێت ڕاستیان ناوێت. سایشی وکو ئەندام پەرلەمانی دکتۆر غالب پیاوێکی ڕازگۆیە نەیە نەگانە خاتە سەر ڕوو باسی واقعەکە باسی ئەمڕۆی داهاتەکە باسی ژیانی کۆمەڵەکە ئەمان ئەوانیان ناوێت لە ڕاستی شتی پێچ و پەنایان ئەوێ زیاتر هۆکاری ئەمە ژەگەڕێتەوە ینی بازە شت هەیە سانبوونەوەی کفری بڵین ئەڵێ کۆمەڵایەتیە دوانیان لە کوڕەکانی ئەمەسەڵێن شۆرتەیە ئایا نازانێت تا چ حەدێ کۆمەڵایەتی لەبەرەوەی ئەو شتە پەیوەندی بە ئێمەوە نییە هۆکار بوو مەسەر بۆ سەبەبی زیاتر ئەوەی هۆکار بێ مادەکەیە کە مادە نەبێ هەموو ئینسانێتی پەنا ئەبات ڕێزم هەیە بۆ شتی لابەلا بۆ شتی خراپەکاری تاکو خواردنیە قوتێ بەدەست بێنێ ئەمە هەموو هۆکارن کاری حکوومەتە ئەگەر بن بڕی چەک و تەقەمەنی بکە ئەوە نامێنێ دوو دەراوسێ لەسەر جێگای سیارە بوونە بە شەڕیان شەش حەو کەسیان برینار کردووە ئەمە ئەگەر بن بڕی کە تەقەمەنی نەمێنێ ئەو بەزمە ڕوو نادا يعني ما بين سن الجديات بس ناوي حكومته گەندەڵی تیا هەیە هەموو شتێکی تیا هەیە ئێمە یەک حزبە بووی سەبووتە 50 حزب ئەمە هەموو حزبێک خەتای حزبەکانە خەتای ملەتەکە نییە خەتای حکومەتەکەیە ئەگەر بلێ ئارامە بۆ ئارامی کووە کە دەرەچیتەوە یا ئەوە تا گەڕیتەوە ناگەڕیتەوە بەداخەوە کەوای لاتەوە خەڵک کە داوای ئازادیەکە ئەبێ بە مەفهومێکی زۆر جوان بێ ئەگەر ئازادی وا بێتۆ بە چەقۆ هێرش کەیتە سەر خەڵکو و هێرش کەیتە سەر خەڵکو و ئەمانە ئەوە هیچ ئازادی نییە وەڵای هۆکاری ئەوەیە کە لێپرسینەوە نییە ئیسا ئەگەر بە دووادا چونکەن ئەو کەسێک کە ئەو کاری ئەنجاماوە بیگرن و بیان بە دادگا لەوانەیە چەند کەسێتر نەتوانێت ترەوەی شە بکە بەس ئەگەر دادگاکان لێکۆڵینەوەی لەسەر نەکەن و نیان بە دادگا ئەبێ بە کەلتور بڵاوە بێتۆ لە ناو خەڵکە یعنی ئامین نابی حەق نییە بەهێز جۆرێک قەینا سوڕی عەشارێ بەڵام بۆ بەعزە شتێک شتی ئاسایی نەک بۆ کوشتن بۆ نەک بۆ شتی قورس باشە نەک ئەو باشە بەڵام ئەتوانن ئەزانین بۆ چێتوانن چونکە خەڵکی سانگ وشیار بووە ئەم قسانی کە من یەکەم هەموو کەس دەزانێت بەڵام نییە حکومەتی دەتوانێت پشگیری بکات و باشتر بێت بڕوا بکە نییە ئەگەر بێت و تۆزی حکومەت ئەم شتانی بە هەل وەرگێت بڕاکە باشە یا حکومەتیش ئەوەنگام ڕب پەرتەوازە بۆ بەملاوە بەولاو ئەوەنەی کێشە و مشکیلە هەیە سەر ناپڕژێ ئەوەی کە بتوانێت چارەسەر یەکان نەشتوانێت ترەوە بۆ نمونە دوێنێ لە کەفری هەر دووسێ کەس کوژراون لە قەزەی کۆنەقینیە لە منتیقەی لای هەولێریش دووبارە لە حەفلەیەکی گوزاوانات کۆمەڵە خەڵک برینارکراوە ینی خەڵکەکە بەعام ئەوەنە مەزاجی تەواو نییە لە کەمترین شە هاڵچوون دروزە بێ و ڕوودا و ڕووە ڕووداوی دڵتەزێن ئیتر هیوادارم ئینشەڵا حکومەت ئەم دیادەی چەکداری و چەکە لە ناو خەڵکە کەم کاتەوە چەک زۆر زۆر بڵاوە لە ناو خەڵکە هێرشکردن لەسەر خەڵک یەکەم شت بە بۆنەی پارە نییە خەڵک پارەی پێی نییە خەڵک تێک چووە بەجددی یعنی وەکوم زۆر خەڵک ئیشی نییە کاری نییە دانیشتووە وەکو گەنجێکە نە ئیش هەیە مستەقبەلی نییە